هەمیشە بەهرە و تواناکان لە لای کەنجان بەردەوامی هەیە و لە ناوەندا ئەکادیمیەکانی هەمیشە هەوڵەدرێت کەسانی باش لە بوارە جیاوازەکانە بەرهەم بهێنرێت و بتوانن دوجار ڕنگدانەوەیان هەبێت لە ناو کۆمەلگای و خزمەتی خۆیان بکەن. بەشی هونەر لە پەیمانگای هونەرە جوانەکان و دوجاریش لە ناو زانکۆی سلێمانیا گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و کۆمەڵێک گەنج دەتوانن لە یاد سوودمەند بن لە بوارە جیاوازەکانی هونەرە ئیتر شێوەکاری بێ موزیک بێ یا خوشان و سینەمان بێت. ئێمەش ئەمڕۆ وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ و هەمیشەش کارمان لەسەرەوە کردووە کە گرنگی بەتوانە و بەهرەی گەنجان بین و تا چەند پرۆگرامەکەی ئێمە بێ بە ڕێنیشان دەرێک بۆی کە بەردەوام بێ لەوەی کە ئەزمونێکی باشتر ببڕێ تاوەکو بتوانێت ئەوەی کە هەوڵی بۆیە پێی بکات. ئەمڕۆژ ئێمە یەکێ لەو گەنجانەمان لایە کاک زامۆدانە وەکو گۆرانی بێژێک وەکو خوێندکارێکیش لە بواری ئەکادیمیا خوێنوێتی ئەمڕۆ لە لامانە کۆمەڵە گفتوگۆی لەگەڵەکەین و لە هەمان کاتیشا بە شێوەیەکی باس لەوە بکەین تا چەند گرنگە ئەو کەسانەی کە ئەبنا هونەرمەند ئەو کەسانەی کابنا میوزیسیان ئەو کەسانەی کابنە شێوەکار و ئەبنە پیکەرساس ئەمانە تاچە گرنگە بە شێوەیەکی ئەکادمی بخوێنن ڕاستە بێ بەهرەیەکت یابێ بەڵام گرنگ ئەوەیە ئەم بەهرەیە تۆ چۆن گرنگی پێیت چۆن ئەتوانی بە شێوەیەکی ئەکادمی کاری لەسەر بکەیت ئەمەش وهاکات بە باشی تۆ هەوڵەکانت چڕ بکەیتەوە تاوەکو جوانترین بەرهەمت هەبێ بێگومان ئەوانەشی کە گەشتونەتە ئەوەی کێستا ناوبانجانەیە بەو ئەزمونانەیە تێپەڕیون تاوەکو ئەویان بەدەستێنەوە کە خوێنیانێ جامەژان ڕۆگفتوگۆ لەگەڵ کاکە زامۆەکەین کە بەڕێزیان ئێستا لە لای مەمیوانە بانی باش کاکە زامۆ زۆر بەخێر بێت خۆشحاڵین کە لێرە ئامادە بوویت شەروەها زۆر سپاس بۆیەوە پێمان خۆشە سەرەتا بەر لێ بچینە لای ئەوەی کە وەکو گۆرانی یاخود کەی دەست پێ کرد ئەمەە باسی خوێندنەکەی خۆ بکەین بەڵێ چیە خوێنیت وە چی تەواو کردووە و دێستا خەریکی چیت بەڵێ لە ئێستاە من لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی هونەرە جوانەکان بەشی میوزیک خوێندکارم خۆناغی دووەممە سواز بۆخوا سپاسی و مامۆسایانەکەم کە لەوێ هاوکارمانن بەڕاستی جێدەستیان دیارە واتر هیوادارین یارمەتیکی باشی ئێمە بن و ئێمەش لەگەڵیانە بەردەوام بین سەرکەوتوبی کاک زامۆ چۆنە چۆن بوو هاتیتە بواری گۆرانی وتنەوە مەڵێ ئەوێ ڕاستی بێ لە مناڵیەوە خەون و هیوایەکی زۆرم هەبووە لەو بوارەیە و لە بواری میوزیک شاخۆم بینیوەتە و شتێک بۆیانی زۆر بەگڕوتینەوە دەسماوەتە لە کاتێکی زۆر پێش ئێستاوە و وردە وردە هەوڵم ماوە کە بە ئەکادیمێت شتەکە بێنمە بوارەکەی خۆمەوە و حەز و خولیایەکی مناڵیم بۆ زیاتر بۆیە بەردەوامی گۆرانی وتن بوو یان ئامێرژەنی نیشی لە تەنیشتەوە هەیە بەڵێ خۆی ینی حەزم لە میوزیک بوو بیدایەت کە دەستم پێ کرد و توانیم بگەم بۆی کە ئەمەوێت وردە وردە سوودم لێ بینی بۆ ئەوەی کە توانم لە گۆرانی شا و میوزیکە دەنگ باتەوە ڕنگ باشە زۆر کات ئەو کەسانەی بە تایبەتی کە بەهرەیەکی دەنگی باشیان هەیە زۆر کات ئەمە لە درێژایی خوێندنا ئەم بەهرەیە دەرەکەوێت ئەجا هەموو کەسێکیش سەرەتا ئەگەر من بگەڕێنەوە بۆ پەیمانگا لە پەیمانگای هونەر جوانەکان بەشی میوزیک چەندین گەنجی باش و بەتوانە و کە ئێستا بوونەتەیەکێک لە هونەرمەندە جوانەکان و دیارن و بە پێڕێگەی کلیپ و گۆرانی و کۆنسەرتەکانیانەوە دیارن ینی من چەندین نمونەم لەبەر دەمایە بۆ نمونە کیژانی برایم خەیات بۆ نمونە ڕێنا زووریا کەمانە هەمووی بگرێت وەزبەی خۆشم بوون لە پەیمانگە بەڵام لەوەی کە ئامێری چانەژەنی بەدەم ئامێرەکەەوە خۆیان هەستیانەکە بەهرەیەکی دەنگی خۆشی خۆیانتیە لەگەڵ ئامێرەکەی خۆیان هەستێ کرد ئەمە دروست کات کە چۆن گۆرانی بڵێت خۆی گۆرانی وتن ئەوترێ هەمومان توانین گۆرانی بڵێن بەڵام چێ ئەوەی کە گۆرانی ئەڵێ تۆ ئەمەی کە ئێستا لە زانکۆ دەستت پێ کردو قۆناغی دویت چه هاانی یای کە گۆرانی بڵێ یا خۆت چۆن خۆت هەست کرد بۆی کاتوانی گۆرانی بڵیت کەم پرسیارە هەمیشاکرێت بیزەبێت ڕاستی بێ خۆم هەندێک جار لەگەڵ ئامێری کیبۆردەکەمە هەوڵمەیە گۆرانی وشتمەوت یاخود لەگەڵ خێزانەکەمە لە ماڵەوە یارمەتیانیان و هەندێک جار لە کۆبوونەوەکانە گۆرانیمەوت هەستمە کرد توانایەکم هەیە و ئەتوانم بەکاری بێنم و زیاترش کە لە بوارەکە قوڵ بوومەوانێ و چوومە ناخیەوە هەستم کرد شیاوم بۆ ئەو شتە و بەردەوامیم پێیا و پەرم پێەیە سپاس بۆخوا دیخوا هەر سەرکەوتوبی جا ئێوە لە پاڵ ئەوەی کە ئێستا تیشکە خرێتە سەر لاینە مۆسیقایەکە لە ماڵین لایەنە ئەکادمیکەیەوە بەڵام تا چەند لەسەر دەنگەژەکان و ئەمانە ئێوە هەوڵتان بۆ ئەدرێت کە بتوانن کاری لەسەر بکەن دەنگتان دەنگێکی زۆڵاڵ بێت بیزەبێت بەڕاستی ئێمە لە کۆلێج مامۆساکانمان ینی
وانی سۆڵفێجمان پێیاڵێنەوە کە بەڕاستی زۆ گرنگە بۆ کەسی کە ئیتر ئەگەر گۆرانیش نەبێ دەنگبێژی بکات زۆ پێویستە بۆەوەی کە بتوانێت خۆی بەرێتە پێشەوە و بە جوانی ئەدا لەسەر تۆنەکان بکات. یعنی ئەگەر کەسێک بۆ نمونە بە تەمای گۆرانی وتنیش نەبوو بەڵام هەر ئەتوانێت بەم ڕێگانە بەو سۆڵفێژێکەوتت دەنگێکی خۆشی هەبێت ئەگەر نەبێ بۆ دۆبلاج بێت هەر لە قسەکردنە ئاخاوتنە دەنگی خۆش بێت ئەتوانێت مەرج نییە دەنگی خۆش بێت کە تۆزێک دەنگخۆشی بەهرەیە جیاوازە لە بابەتی گۆرانی وتنوشت بەڵام ئەگەر کەسێک بۆ منە سۆڵفێج خوێنێت دەنگی مۆسیقی ئەبێت ینی زیاتر لەگەڵ گفتوگۆکانمانە وابزانم هاوکارێکی کەشە لەگەڵایە ئەگەر هاوڕیانم ئەگەر ئامادە بن پێمان خۆشە مۆبینەرەکانی ژیۆمان لە دەنگی کاکەزامۆ بێ چەند بەرهەمن ئەمڕۆ باسی یەکەم بەرهەمی خۆتمان بۆ بکە کاک زامۆ بەرزین ئەم بەرهەمە چۆن هەڵت بژارد بۆمان بۆی ڕاستی بێ لە سلێمانیە هونەرمەندی زۆر باشمانەیە کە بەڕاستی جێی شانازیم بۆ شاری سلێمانی و منیش بەرهەمی یەکەممان گۆرانێکی هونەرمەندی زۆر ئازیز و خۆشەویست نەریمان بابانە هیوادارم باش بێت پێم باش بوو پێشکەشی ئێوە بینەرانی کەم شاڵا ئێمەتانی جۆمان لێ بێت و لێرە شۆ زۆر بە خێراتنی کاکڕەهەن باهیرەکەین وەکو ژانیارێک زۆر بەخێر بێ خۆشحاڵ بووین ئامادە بێت. بێوەفا هەموو تەمە چاوەڕێوەڵێکێ دەکە خۆمۆ هەنگاوی بێوە لە ژوورێکاوە نەزەدەم ئاخۆێستا پەشیمانی وەکو من ئازارێ دەدا بیرەوەری پڕ لە حەسرەت لە ناخدا سەردا ئەی خۆشەویست پێی بێڕیار بوو تۆهی من بەجێ بێڵی بڕوان نەکێ هێندێڵ ڕەبی بۆ کەسی تر بمفەوتێنی هەر چاوەڕم نەزانم ئەگەر ڕۆژێ ڕوبەڕۆیە ببینەوە پرسیارەکە هێندا زۆرێن بێوەڵامیش ئەمێنەوە لە چاوان تا قەدری زەمان باری تەمان ئەخوێنمەوە بەڵام چی بکە من ناتوانم چیتر لەلات بمێنمەوە تۆی منی چووی لە دەستم بە بێهودە ژۆی تەمانێ هەر چاوەڕم
جانە من هاوارەکەم بەڵکو دەنگم بە تۆ بگا خۆگەر من دەمم بگرم چی لە دڵکەم بیرێ دەکا چاودا دەخەم بەڵکو قەدەر بۆ جارێکیش درۆ بکە هەر چاوەڕێم لە دەرگادەی ئەو دڵای من باوەشێت کە تۆیی چووی لە دەستێم بە بێهودە ڕۆی تەمەنم هەر چاوەڕێم